خەلیفان چواردە ڕۆژی کەرەنتینەی تێپەڕاند. لە ئەنجامی توشبوونی 6 هاوڵاتی ناحیەکە بە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری کەرەنتینەی بۆ درابوو، بەڵام بە بڕیاری وەزارەتی تەندروستی و ئیدارەی شارەکە بارودۆخی ناحیەکە وەکو شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستانی لێ هاتەوە و مەترسی زیاتری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای لێ ناکرێ و بڕیاری هەڵگرتنی کەرەنتینەی بۆ درا. ئەوڕۆ کەرەنتینە لە سەر خەلیفان بەو شکلی کە هەبوو پێشتر هەڵەگیرێ، بەڵام کە کەرەنتینی هەڵەگیرێ معنە ئەوە نییە کە خەڵک لە یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر فراوانتر دەکرێت. نەخر هەمان ئیزراعاتی بۆ شارەکانی دیکەی کوردستان بۆ سۆران بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ شوێنەکانی کەکرێ، هەمان ئیزراعات بۆ خەلیفانی شەکرێ لیژنەی ئۆپەراسیۆن مراجعەیەکن ئەو پێداویستانی بۆ خەڵکیە دەستەبەرێکن و ئەمەوێت دیسان ئەو تاکید بکەمەوە ئەو شوێنان ئەو خەڵکانی کە وەبەر ئەو قەراری 24 ساعتەکەی نەکەتن بۆی بگەنەوە خزمەکانی خوانەوانی لێرە ئاسێ بووین لە شوێنێککە ناتوان بێنەوە. ئێستا لە ئەوڕۆوە دەگەڵ برادران تەنسیقەکەین ئالێتێکدانین کە تەعویزی ئەو 24 ساعتیان بگەن خەڵک بگەڕێتەوە شوێنی خۆی. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناحیەی خەلیفان بۆ زاڵبوون بە سەردۆخەکە و زیاتر تەشەنانەکردنی 745 پشکنین لەلایەن تیمە پزیشکیەکانەوە بۆ هاوڵاتیان کرا و ئەنجامی سەرجەمیان نیگەتیڤ دەرچوون، بۆیە هەر ئەمەش وای کرد بڕیاری لادانی کەرەنتینەی بۆ بدرێت. هەر لە یەکەم ڕۆژەوە تا دوێنێش بەردەوام ڕۆژانە بە شێوەی هەڕەمەکی زیاد نمونە وەرگیرا سەرەتا تەنها لە کەسوکاری کەسە توشبەکە و دواتریش لە ئەو ماڵانەی کە دەوروبەری ئەو شوێنە بوون دواتر بە شێوەیەکی گشتی ناحیەی خەلیفان بە هەمووی نمونەی بەجیاواز لە وەرگیرا ئاخر ڕۆژیان دوێنێ بوو کە نزیکەی 204 نمونە وەرگیرا بە شێوەیەکی گشتی 745 نمونە لە ناو ناحیەی خەلیفان وەرگیرا خۆشبەختانە هەمووشیان نێگەتیڤ بوون، بۆیە کە نەتیجەکان ئەوڕۆ دەرچوون بڕیاری درا کە هەڵگرتنی کەرەنتین لەسەر ناحیەی خەلیفان هەربژێرێتن. لە سنووری سۆران 1655 پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هاوڵاتیان کرابە و لە کۆی ئەمانەش 190 پشکنینی لە سەنتەری پشکنینی کۆرۆنا لە سۆران کراوە. تەنیا 12 توش بوو بە ڤایرۆسەکە لە سنووری قەزای سۆران تۆمار کراوە، لەوانەش حەوتیان چاک بوونەتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.